سڵاتان لەبێت بەڕێزان هەواڵەکانی سعات 12تان پێشکەشەکەم. هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کەرسی تەندروستی کە خۆی دەبینیەوە لە دەرمان و پێداویستیە پزیشکیەکان گەیشتۆتە کۆگاکانی دەرمان بۆ دابەشکردنی بەسەر نەخۆشخانەکاندا بە هۆڵی بافڵ جەلال ساڵەبانی کەمی دەرمان و پێداویستیە پزیشکیەکان لە نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی چارەسەر کران و جارێکی تر خزمەتگوزاریە تەندروستیەکان پێشکەش بە هاوڵاتیان کرانەوە. دەچینە یەکێک لە کۆگاکانی دەرمان لە سلێمانی کە ماوەیەک بەر لە ئێستا کۆگاکە خاڵی بوو لە دەرمان و پێداویستیە پزیشکەکان، بەڵام جارێکی تر هاوکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە فریادڕەسی نەخۆشخانەکان و نەیهێژ نەخۆشەکان بێ چارەسەر بمێننەوە. بەڕێوەبەری کۆگاکانی دەرمان و پێداویستیە پزیشکەکانی هەرێم ئاماژە بۆ ئەوە دەکات ئەو دەرمان و پێداویستیانەی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەدەستمان گەیشتووە سەرجەمیان لەو جۆرانە بوون کە زۆر پێویستمان پێی بووە و ئەستەمش بووە نەخۆش بتوانێت لە دەرەوە دەستی بکەوێت. خۆشحاڵم و هەموو بەڕێوەبەری نەخۆشخانەکانیش کە تەلەفۆنیانە کرد یانم بژدەمان بەرێ بەڕاستی مژدەشمەیانێت چونکە ئەو جۆرانی کە بە بەردەوامی تەلەفۆنیانە کرد و من ئەموت نەماوە لە کۆگا ئێستا بەردەستە بۆیان ئەنێرین و دەستەکەینەوە بە دابەشکردن لەم جۆرانە. پێداویستیەکان هەمووی پێداویستێکی زۆر باشن، زۆر پێویست بوون و لە کاتێکی زۆر باششا بەدەستمان گەشت. پێداویستیانە پێداویستی پزیشکین کە پێداویستی پزیشکی واکات دەست بکەینەوە بە کۆمەڵی خزمەت لە ناو نەخۆشخانەکانە کە وەستا بوو و دەرمانەکان ئەو دەرمانن کە پێویست بوون کە دەست نەکەوتون کە لە کۆگاکانە نەبووە. بە تایبەتی جۆرێک لە جۆرەکانی دەرمانی بێهۆشکاریە زۆر زەحمەتە نەخۆش ئەو جۆری دەست بکەوێت لە دەرەوە، زۆر زەحمەتە کە نەخۆش ئەو جۆرانە کە لە ناو نەخۆشخانەکانە نامێنێت ئەبێ خۆی بچێت لە دەرەوە مەسەلەن بیکڕێت یان لە شوێنێکی تایبەت پێیایی بکات. هەر سەبارەت بە کەمی دەرمان لە نەخۆشخانەکاندا بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دەڵێت ئەو هاوکارانەی بافڵ جەلال تاڵەبانی پێشکەشی کەرتی تەندروستی کردووە وای کردووە خزمەتگوزاریە تەندروستیەکان ڕانەوەستێت و بتوانین بەردەوام بین لە خزمەتکردن. ماوەیەکە تووشی ئەزمەی نەبوونی دەرمان بووین بەهۆی ئەوەی کە نەختینە لە بانکانە نەبوو کۆمپانیەکان ئامادە نەبوون ئەو دەرمانانەی کە ئێمە پێویستمان بوو بۆمان دابین بکەن بۆیە تووشی کێشەیەکی گەورەی دەرمان بووین. بەسپاسەوە جەنابی کاک بافل نزیکەی بای 2 ملیار دەرمانی بۆ کڕوین کە ئەتوانم بڵم پێداویستی نزیکەی 2 مانگمان پڕەکاتەوە. دیارە ئێستا دەرمانەکان گەشتوتە کۆگاکانی ئێمە و نەخۆشخانەکان ئەتوان سوودێکی باشی لێبین. ئێمە لێرەوە زۆر سپاسی بەڕێزیانەکەین و زۆر سپاسی هەموو کەسانەکەین کە هاوکاری کەرتی تەندروستیەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەجندای کارەکانیدا بەردەوام هەوڵی داوە کەرتی تەندروستی بەرەو پێش بچێت بۆیە هاوکاریەکانی چ لەسەر ئاستی حیزبی بێت یاخود لە ڕێگەی تیمی حکوومەتەوە بێت چڕتر کردووەتەوە بۆ ئەوەی باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هاوڵاتیان بکرێت لە نەخۆشخانەکاندا. شاخەوان عەبدوڵڵا کەناڵی کەرکووک سلێمانی. مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر بایکۆتکردنی ژمارەیە کەناڵەکانی ڕاگەیاندن لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. لا ڕوونکردنەوەکەی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا هاتووە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بەست، بەڵام نووسینگی ڕاگەیاندن و تیمەکەی سەرۆکی حکوومەت ململانێت سیاسیەکان و سزادانی سلێمانیان گواستەوە بۆ شەڕی مایکەکان و کەناڵەکانی کوردسات و گەلی کوردستان و ڕاگەیاندنەکانی تری یەکێتی هەروەک ئەو کەناڵانەشیان بایکۆت کرد کە پەخشی سەرەکیان لە سنووری سلێمانیە. ئەڕۆفتارە جگەلەوەی پێچەوانەی نەریتی دەستوری نیشتیمانی حکومڕانی و بەڕێوەبردنە هاوکات پێچەوانەی یاسایکاری ڕۆژنامەنووسیشە کە ئاستەنگی لە بەردەمکاری ڕووماڵ و مافی بەدەستهێنانی زانیاری ڕەت دەکاتەوە. دروست پێشینەیەکی خراپ پیشە باڕاستەی بەرتەسکردنەوەی زیاتری ئازادی کاری ڕاگەیاندن. ئەوەش هاتووە هیوادارین چالاکیە میدیاکان و بەڕێوەبردننی کۆنگرە ڕۆژنامەنووسیەکانیش بە دەردی حکومڕانی نەچێ و فەرهەنگی ناپەسەندی سزادانی سلێمانی نەگوازنەوە بەناو میدیاش. 7 ساڵ پێش ئێستا و لا ڕۆژی 12 ئایاری ساڵی 2015 سەلاح دیلمانی فەرماندەی لیوای 118 باڵەکی هێزی پێشمەرگەی کوردستان لە پێناو پاراستنی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە هەڕەشە و پەلامارەکانی تیرۆریستانی داعش لە گوندی ئەتشانە شەهید بوو. شەهید سەلاح دیلمانی لە ساڵی 1963 لە گوندی دیلمانی ناوچەی باڵەکایەتی
لەدایک بووە. ساڵی 1976 پەیوەندی بە ڕەخسنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەکات و دواتریش ساڵ 1970 دەبێتە پێشمەرگە و بێجابڕان درێژە بە خەبات دەدات. وەکو پێشمەرگە و فەرمانجە بەشداری جیان داستانی شۆڕشینوی کرد و 4 جار بە سەختی بریندار بوو. بەهۆی جموجۆڵەکانی داعش و ڕفاندنی هاوڵاتیانی سنووری خورمات و کفری سعات 6 سەر لە بەیانی ئەمڕۆ پێنجشەممە هێزێکی زۆری پێشمەرگە لە لیواکانی 144 و 17 و هێزەکانی ئاسایشی گەرمیان و سوپای عێراقی لیوای 52 فرقەی 14 و بەرپەرشدانەوەی خێرا و لیوای 52 شعبی پۆلیسی فیدرالی لە 4 قۆڵە ئۆپراسیۆنێکی سەربازی بەرفراوانیان لا سنووری نێوان هەردوو قەزای خورمات و کفری بۆ کێوماڵکردنی چەکجارانی داعش لا زنجیرەچیای غەڕە و گوندەکانی پەڵکانە و شۆرە و قۆری چای دەست پێ کرد کە ماوە زیاتر لە 4 ساڵە بۆ تەمەڵگە و حەشارگە و شوێنی حەسانەوەیە. دیارە ئەم ناوچە پێشتر بەڵێن شەریکەی نەوتی لێبووە پۆلیسی نەوتی لێبووە بەڵام کاتێکە فراغش ئەمنی دروست بووە کە پێشمەرگە لە ئەو وەزع کشاوە دواوە لە ئەم فراغ لێرەکە دروست بووە سوپای عێراق ئەمە سونی سوپای عێراق نەیتوانی بیپارێزێ و لێرە تەنانەت با بڵێم ترساندن و تۆقاندن و کوشتن و بڕین و تەنانەت شوانەکانیشە بن و لەگەڵەوەش ئەمە سنووری سوپای عێراق بۆ ئێمە توانیمانە هەمە هەنجێک لەگەڵ نەبکەین لە 5 قۆڵەوە هێزی پێشمەرگە بەرداری کە ئەمە سنووری دووزی خورماتووە پشتی جێشی عێراقە ئێمە بەشدار بینە بۆ پاکتاوکردنی ناوچەکە و نهێشتنی ئەو با بڵێم داعشانی سنوورەکە و توانیمانە لێرە مەسەرەن شوێنی حەشارگە و شتەکان هەم دۆزینەوە کە حەشارگە و شتەکانیان ئەوتانی لەبەر چاو خۆتان تەسووری خۆتان شوێنیان هەبووە ئەم توانیمانە حتى لسوري مني بلام تواني وانا باكتاجي باشتي بقين. شارەوانی کەرکووک ئامادەکاری و دیزانی ماستەر پلانی نوێی چەند ناوچەیەکی شارەکە بڵاو دەکاتەوە. ماستەر پلانی نوێی کەرکووک چەند ناوچەیەکی استراتیژی شارەکە دەگرێتەوە لا دەواازەکانی شارەکە و هەوڵی پێشخستنی کەرتەکانی خزمەتگوزاری و زیادکردنی ڕێژەی سەوزایی دەدات. هەروەها ماوەی 15 ساڵی بۆ جێبەجێکردنی دیاری کردووە. بەڕێبەرایەتی شارەوانی کەرکووک ماستەر پلانی استراتیژی ڕادەگەێنێت بۆ پێشخستن و نوێکردنەوە و دیزاینکردنی چەند ناوچەیەکی شارەکە. ئەو ناوچانەشی کە ماستەر پلانەکە دەیانگرێتەوە پێکهاتوون لە کەنارەکانی چەمی خاسە و ناوچەی نیشتەجێبوونی باشووری کەرکووک و ناوچەی عەلوەکۆنەکە و ناوچەی پیشەسازی و کشتوکاڵی نوێ و ناوچەی سەربازگەی خالید و دەروازەی کەرکووک سلێمانی و ناوچەی نیشتەجێبوون لە ناوچەی گەشتوگوزار و ناوچەکانی شۆرا و سەیادە و جەمماسە. شارەوانی کەرکووک دیزاینی ئەو شوێن و ناوچانەشی بڵاو کردوتەوە و بۆ زیاتر دەوڵەمەندکردن و باشترکردنی دیزاینەکانی ماستەر پلانەکە داوا لەلایەنە پەیوەنددار و ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان و هاوڵاتیانەکە لە ماوەی 6 ڕۆژدا تێبینی و پێشنیازەکانیان بۆ شارەوانی بنێرن. ئەویش بە مەبەستی سوودوەرگرتن لەو تێبینیانە وەک هەوڵێکیش بۆ بەشداری پێکردنی هەموو کەسولایەنەکان لە هەوڵی نوێکردنەوەی ماستەر پلانی کەرکووک. مەرجی سەرەکی شارەوانی کەرکووک بۆ وەرگرتنی ئەو تێبینی و پێشنیازانش بریتیە لەوەی پێویستە نەخشە و دیزاین و بەڵگەی ڕسمیان لەگەڵدا بێت. ماستەر پلانی شاری کەرکووک پلانێکی گشتیە بۆ پێشخستنی شارەکە بە مەبەستی دابینکردنی ژیانێکی شایستە و ئاسوودە بۆ هاوڵاتیان لە ڕووی پێویستیەکانی ژیان و گەشەپێدانی ئابووری و دابینکردنی هەلیکار. ئەمە جگە لە دابینکردنی هەموو پێداویستیەکانی خزمەتگوزاری تایبەت بە ژێرخانی ئابووری و ئاو ئاوەڕۆ و تەندروستی و خوێندن ئەویش بە پێی پێوەرەکانی ماستەر پلانی نوێ. با پێی ماستەر پلانە نوێەکەی کەرکووک هەوڵی دابینکردنی ڕێژەی سەوزای پێویست درراوە و پلانی پێشخستن بۆ داهاتووی دوور و نزیکی داڕێژراوە. شارەوانی کەرکووک ئامانجێتی ماستەر پلانی نوێ ئەو ناوچە و گەڕەکانەی شارەکە با هاوبەشی وڵاتیان و لایەنەکاندا بڕێژێتەوە بۆ ئەوەی هەموو لایەک بەشداری بکەن لە دیزاینکردنی ئایندەی شارەکە و گەشەپێدانی لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەوە. ماستەر پلانی نوێی کەرکووک لەلایەن ژمارەیەکی زۆری پسپۆڕان لە بواری پلاندانانی شار و نوێنەرانی فەرمانگەکانەوە ئامادە کراوە و بۆ جێبەجێکردنیشی ماوەی 15 ساڵ دیاری کراوە و تاوەکو ساڵی 2037 دەخایەنێت. هەروەها جێبەجێکردنی
پێویستی بە هەوڵ و هاوکاری و هەماهەنگی لایەنەکانە. هەروەها هاوڵاتیان و ڕێکخرا و لایەنەکان بۆیان هەیە دوای ڕاگەاندنی ماسەرپلانەکە تاوەکو 2 مانگ تێبینی و تانەکانیان لەبارەیەوە بخەنە ڕوو، دوای لێکۆڵینەوەش لە تانەکان لەلایەن وەزارەتەوە بڕیار لەسەر جێبەجێکردنی ماسەرپلانی نوێی کەرکووک دەدرێت. سەبارەت بۆ ئۆپراسیۆنە سەربازی بەرفراوانەی لە سنوورینەوە قەزای کفری و قەزای خوڕمات و ئەمڕۆ ئەنجام درابوو بۆ کێماڵکردنی پاشماوەکانی داعش. ڕاستەوخۆ پێمنێرمان دڵنیا مەحموود لەگەڵ مەبێت. دڵنیا سڵاو لەبێت ئەباسیەم ئۆپراسیۆنەمان بۆ بکە کە ساعات 6 بەیانی ئەمڕۆ ئەنجام درراوە. بەڵێ دالی ئەم کاتتان باشم کاتی بینەرانی کەرکووک باش دیارە لە بەرەبەیانێکی زۆر لە کاتژمێر 4 شەوە پێشمەرگە لە ئامادەباشی تەواودایە لە کاتژمێر 6ەوە کێوماڵەکە بە شێوەیەکی چڕ و بەرفراوان دەستی پێکردووە بۆ ناوچەکانی غەڕە و پەڵکانە و سێگۆشەی نێوان کفری خوڕمات و سلێمانبەک. دیارە ئۆپەراسیۆنەکە بە هەماهەنگی و هاوبەشی سوپای عێراقا کە پێک دێن لە هێزێکی حەشتی شەعبی و سوپای عێراق لەم لاشەوە چەند لیوایەکی هێزەکانی پێشمەرگە و پاشان دژە تیرۆر و هەروەها بەرگری فریاکەوتن. لە ئێستادا لە 5 قۆڵەوە ئۆپەراسیۆنەکە بەردەوامی هەیە وە گوتم لە کاتژمێر 6 بەیانیەوە پشتینەکە زۆر بەوردی و زۆر بە چڕی ئەنجام دراوە. خۆشبەختانە لە درێژەی ئەو کێوماڵکردانەدا چەند حەشارگەیەکی تیرۆریستانی داعش دۆزراوەتەوە کە کەلوپەل و کەرەستە و ئەوانی تێدایە کە داعش بەکارێن هێناوە بۆەوەی کە لە ناو ئەو ئەشکەوتانەدا تێدا بژین. من بۆ زانیاری زیاتر ئێستا فەرماندەیەکی پێشمەرگە عەتای مەلاستارم لەگەڵە کە فەرماندەی فەوجیەکی لیوای حەفدەیە کاک عەتاگەر بێن ئێرە ئەم کاتتان باش ئۆپەراسیۆنەکە چۆن ڕۆیشتووە و تاکەی بەردەوام. ئەم بەیانەیە کاتژمێر 6 بەیانی ئۆپراسیۆن دەستی پێکرد لیوای حەفدەی پیادەی وەزارەتی پێشمەرگە بە هەمانگی لەگەڵ سوپای عێراق لە ئاوایی ڕەشید و ئاوای مۆدۆ دەستی پێکرد هەدوو ئاوایەکەمان بەباشی پشکنی و لێرۆ سەرکەوتین بەرەو بەرزایەکانی غەڕا سنگڵ تا هەڕۆڵین بەسەر چاکانی نێوان دووز و کفریدا بە چڕپڕی پشکنیمان مۆڵگەیەکی داعشمان دۆزیەوە کە تەنور و مۆلیدە و کۆمەڵێ پێداویستی داعشی تێدا بۆ خۆراک و جلوبەرگی هەمووی ماستان و دۆڵ بە دۆڵ ناوچەمان گەڕی لە قۆڵی داودەوە و سوپای پێشمەرگە فریاکەوتن سوپای عێراق لەوێشەوە لا سنووری لیوای 44 مدامەکە لە ساعات شبیانە بەردەوام بوو زۆر سەرکەوتوانە تا ئێستا بەردەوامە و تاگەرەوەمان پێ بڵێ لێسە دە سوپای عێراق دەست پێشخەری کردواتەوە پێش بۆی هەماهەنگی و داواکاریەوە کە بۆ شایەنەکان بکرێتەوە ئەم ئۆپەراسیۆنە کێوماڵە ئەم کۆبوونەوەانە تا چەند سوودێ بێ بۆ ئەم ناوچان. ئەم ناوچەی کە ئێستا هێزی پێشمەرگە هاتووە ناوی دوای لێکەوتنەکانی ڕفرادۆم هێزی پێشمەرگە ئەم ناوچەی نەبینی بوو. ئەمرە هێزی داعش تراتینی تیاکرد فراغی گەوری تێدا دروست بوو ناوچەی دووڕاجی و پەڵکانە مۆڵگەی داعش بوو خەڵکی شوانکارە ئەوانیان ئەڕفان. ئێستا سوپای عێراق خۆی داوای کرد هەماهەنگی دروست بکەین هێزی پێشمەرگە ئەمڕۆ بەباشی ئەم ناوچەی پشکنی و بەردەوامە مداهمە بەردەوامە ناوەستێت. بەڵێ دالیا دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە بەداخەوە لە درێژی و کێوماڵ ئۆپەراسیۆنانەدا لە یەکێک لەو ئەشکەوتانی کە داعش بەکارهێنا بۆمبێک تەقیەوە پێشمەرگەیەک بە سوکی بریندار بوو بە هیوای تەندروستیەکی باش و خێرا بۆ پێشمەرگەیە و لەلایەکی ترەوە پێشمەرگە توانی چەند بۆمبێکی تیرۆریستان تەقێنێتەوە کە لەو ناوچانە دانرابوون و هەر لە درێژەیە و کێوماڵ ئۆپەراسیۆنانەدا لە قۆڵی ناوچەی داودەوە کە ماوەیەک بووە مەترسی زۆر دۆرەک و فەرماندەکەی پێشمەرگە باسی کرد لە ئێستادا پێشمەرگە ئەڵێ ئەمە بەردەوامە بین لەم کێوماڵانە بۆی ئەمنیەتی زیاتری ناوچەکە بگرینە ئەستۆ و هاوڵاتیان بە ئازادی و ئارامی ژیانی خۆیان بکەن. بەڵێ باشە دڵنیا تاوکو کێم ئۆپەراسیۆنە بەردەوام بێت کاتێک دیاری کراوە؟ دالیا هێزەکانی پێشمەرگە وەکەوەی کە لە ڕۆژەکانی ڕابردووە وەکو کەناڵی کە چەندین راپۆرتمان ئەنجام داوە لەو بارەوە پێشمەرگە بەردەوام کێوماڵ و ئۆپەراسیۆنی هەیە لە ناوچەکە بەڵام نایەوێت لە ڕاگەاندەکان بڵاو بێتەوە وەکوەوەی کە وەکو سڕێکی ئەمنی سەربازی کە خۆیان پیان خۆش نییە بڵاو بێتەوە بەڵام ئەمڕۆ زۆر بە چڕی و بەرفراوانی کێوماڵەکە کرا لەگەڵ سوپای عێراقا و ئەنجامێکی باشێ بێ بە پێی وتەی فەرماندەکانی پێشمەرگە چونکە توانیان چەند شوێنێکی داعش دۆزنەوە کە ئەو شێرانە خاپور بکەن ئەمە جارێکی تر توانیان ئێرە شاڕەیەک بوو بە داعش لێرەوە هاتوویانە کرد بۆ حەبرینەوە ناوچانە خەڵکیان ڕفاند لەم ئەشکەوتانەی کە لە پشتەوە منەوە دیارە خەڵکیانە شارد و دواتر بە پارێکی زۆر بەریانەدا ئێستا پێشمەرگە ئەڵێ ئێمە جارێکی تر ڕێگە نادەین ئێرە داعش تەراتێنی تیا بکە. پامنێرمان دڵنیا مەحموود سوپاس لەگەڵم بێت.
دوای بڵاوکردنەوەی نووسراوێک کاراستی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کراوە سەبارەت بە وەرگرتنی زانیاری بەمبەستی پێدانی زەوی بۆ مامۆستا و فەرمانبەرانی میلاکیان سەر بە حکوومەتی ناوەندە. ئەمەش نیگەرانی نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەری بەشی خوێندنی کوردی لێکەوتۆتەوە کە میلاکیان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە و فەرمی خۆراک و نیشتە جێبوونیان کەرکووکە. بە پێی نووسراوێک کە ئاراستەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک کراوە بە مەبەستی دابشکردنی زەوی بەسەر ئەو مامۆستا و فەرمانبەرانەی میلاکیان سەر بە حکوومەتی ناوەندە. ئەمەش مامۆستا و فەرمانبەرانی سەر بە میلاکی حکوومەتی هەرێمی کوردستانی لە پارێزگای کەرکووک نیگەران کردووە و داواکارن لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی جددی بدەن تاکو ئەوانیش لەو ئیمتیازاتە سوودمەند بن. مافی ئەوەمان هەیە لەم زەویانەی کە دابش ئەکرێ لەسەر مامۆستایانی مەرکەز بێبەش نەبین امتیازاتی ئەوان وەکو امتیازاتی ئێمەش عینەن ئێمە لەو مافەیە بێبەش نەبین. ئێمەش فۆرمی خۆراکمان کەرکووکە تەئید سەکەنمان هەمووی کەرکووکی 20 ساڵ خزمەتم هەیە لە شاری کەرکووک هەتاکو ئێستا هیچ شتێک لەوانە امتیازاتم نەبووە وەک هەموو مامۆستایانی تر ئەمانەوێ بێبەش نەبین لەو امتیازاتانە و لەو شتانی کەوا بەری ئەوانەکەوێت. ئێمە پێمان خۆشە لێرەوە دەنگمان بگاتە لایانی پەیوەندیدار هەوڵی جدی بدەن بۆ ئەو مامۆستایانی کەوا سەر بەهارێ من چونکە ئەو مامۆستایانی سەر بەهارێ من هاوشانی ئەو مامۆستایانی کەوا سەر بە ناوەندن خزمەتی مناڵی کەرکووک و شاری کەرکووکەکەن بە قەزا و ناحیەکانەوە بەڵام لە بەرامبەردا 2000 ئەوان بەشخوراون بەش دارێکیان کەوا لەلایەنی ئەوەی کەوا موچەکانیان ساڵانێکی زۆر پشتگوێ کراوە و ئیشی بۆ نەکراوە لەلایەن حکوومەتی ناوەند و لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جارێکشان لەلایەن ئەوانەی کە ئەو امتیازانەی کەوا بۆ حکوومەتی ناوەندێ مامۆستایانی هەرێم پشتگوێخن. سەبارەت بە پرسی دابشکردنی زەوی و بێبەشبوونی مامۆستانی خوێندنی کوردی لە کەرکووک جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک پێی ڕاگەیاندین واژوو لەسەر نووسراوێکی بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی کراوە تاکو ئیدارەی پارێزگاکە ڕەزامەندی دەربڕێت بۆ سودمەندبوونی مامۆستانی خوێندنی کوردی لە شارەکە. بەش بە حاڵی خۆ من شخصیان ئەمەم بە قەدرشی گەورە زانی ڕاستە و خۆ پەیوەندیم کرد لە خوێنی کوردیەوە داوای نووسراوێکم کرد بە عەدەدی مامۆستاکان بە عەدەدی ئەوانەی کە لەوێ دەوامەکەن هەر دوێنێ ئەو نووسراوەیان ئاراستەی خۆم کرد منیش کتابێکی ڕسمیم تەوجیهی محافظەی کەرکووک کرد بۆم شەرحکردن کە ئەم مامۆستایانە ئەو عەدەدە بە درێژایی ئەم چەند ساڵە دوای پرۆسی ئازادی عێراق خەڵکی کەرکووکن امتحاناتیان لەسەر ئێمەیە لێرە لەم شارە خزمەت دەکەن ئەمانش حەقی خۆیانە ئەم مامۆستا بەڕێزانە ئەبێ حاڵیان حاڵی مرکزەکە بێ و لە پارێزگای کەرکووک زیاتر لە 35,000 مامۆستا و فەرمانبەر هەن نزیکەی 8,000یان سەربا بەشی خوێندنی کوردین و لەسەر میلاکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراون. سەرجەمیان فۆرمی خۆراک و نیشتە جێبوونیان کەرکووکە بەڵام ئیمتیازاتەکانی حکوومەتی ناوەندی نایانگرێتەوە و ئەو جیاکاریەش مامۆستا و فەرمانبەرانی سەر بە میلاکی حکوومەتی هەرێمی نیگەران کردووە. هەوار فارس، کەناڵی کەرکووک. هێزەکانی دژە تیرۆری عێراق بە هاوکاری فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان لە گوندی ئاواشرە لە سنووری ناحیە ڕەشاس لە ئۆپراسیۆنێکدا توانیان تیرۆریستێکی داعش بکوژن و یەکێکی دیکەش دەستگیر بکەن. هاوکات لە ئۆپراسیۆنەدا یەکێک لە تیرۆریستەکان لە دوایەوەی هەوڵی هەڵاتن دەدات لەلایەن هێزەکانەوە دەکوژرێت. بۆ مەبەستە ڕاستە و خۆ پێمنێرمان محەممەد ئەڵماس لەگەڵ بێت. محەممەد ئەم کاتت باش سەبارەت بەم ئۆپراسیۆنە قسەمان بۆ بکە کە لە گوندی ئاواشرەی سەر بە ناحیە ڕەشاد ئەنجام درراوە. دالێم کاتەی تۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک باش دیارۆکە ئاماژەت پێکرد ماوەی 2 ڕۆژە ئۆپراسیۆنێکی هاوباش لە سنووری داقوق ڕەشاد دەستی پێکردووە و بە تایبەتیش بەرەبەیانی ئەمڕۆ هێزێکی دژە تیرۆری عێراقی لەگەڵ تیمێکی هاوپەیمانان هەڵیان کوتاوەتە سەرگوندی ئاواشرە و لە ڕێگەی دابەزین لە فڕۆکەوە لەسەر بۆ ناو گوندەکە کە ئەکەوێتە سەر چەمی زغەیتون لە نێوان داقوق ڕەشاد لەو ئۆپراسیۆنەدا یاخود لەو ئۆپراسیۆنە توانیان تیرۆریستێک دەستگیر بکەن و هاوکات گەورە تیرۆریستێکیش بکوژرێت
لە کاتی ئەنجامدانی ئۆپراسیۆنەکە دیارە لە ڕێی تیرۆریستێکەوە لە ڕێی ماتۆرسکیرۆ هەڵدێت بەڵام خۆشبەختانە تیمەکان یاخود ئەو هێزەی تایبەتە توانیان ئەو تیرۆریستەی لەسەر ماتۆرسکێرەکە کە بەنیاز بۆ هەڵبێت ئەویانیش کوشتەوە واتە دوو تیرۆریست کوژرا و دانەیەکیش دەستگیر کرا ئەم ئۆپراسیۆنانە دالیا منەمێ ئاماژە بۆ بکەم ماوەیەکە لە سنووری داقوق ڕەشاد هاوکات لە ناوچەکانی حەویجە و ڕیاضیش بەردەوامی هەیە بۆ ئەوەی بتوانرێت تا ڕادەیەک ئەو جموجۆڵ و چالاکەکانی داعش لە سنوورەکە کەم بکرێتەوە یاخود دوور بخرێنەوە لە شارەکان دیارە داعش لە ماوەی ڕابردوودا و بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا ژمارەیەک زۆر کۆمەڵێک کار و چالاکی ئەنجامدا دژ بە هێزانەکان بەداخەوە لەو کارە تیرۆریستانیانەشە کە ئەنجامیدا ژمارەیەک لە هێزانەکان بوونە قوربانی ئۆپراسیۆنەکان لە ناوچەکە بەردەوامی هەیە لە ئێستادا داواکاری دانیشتوان یاخود خەڵکانی ئەم سنوورە داوای ئەوەکەن کە چۆن ئێستا کە من لەگەڵ توای قسەکەم ئۆپراسیۆنی هاوبەش لە سنووری خورمات و کفری بەردەوامە لەلێوان سوپای عێراق و هێزەکانی پێشمەرگەش بە هەمان شێوە دانیشتوانی ئەم ناوچەیش داوای ئەوەکەن کە بە هەمان ئەو ئۆپراسیۆنانەش لە سنووری داقوق ڕەشادیش ئەو ئۆپراسیۆنانە ئەنجام بدرێت و ئەو بۆشایە ئەمنیانەی کە لە دوای لێکەوتەکانی ڕێفراندۆم دروست بوو لەم ناوچانە پڕ بکرێتەوە و بتوانرێت مەترسی یاخود چالاکیەکانی داعش لەم سنوورە کەم بکرێتەوە دا لێ منە گەڕێمەوە لای تۆ ئەمە تەواوی زانیاریەکان بۆ گەر پرسیارێکتە بوو بەڵێ سپاس محەممەد لەگەڵم بیت با دروشمی و بەرهێنانی وزەی خۆنوێکەرەوە بۆ بەدیهێنانی گەشە سەنجنی بەردەوام دووەم کۆنفرانسی زانستی بۆ وزەی خۆنوێکەرەوە لە هۆڵی سەنسەری ڕۆشنبیری کەرکووک بە چاودێری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق و بە سەرپەرشتی سەرۆکی زانکۆی تەکنیکی باکوور و ژمارەیەک لە مامۆستایان و توێژەران و خوێندکاران ئەنجام درا. لە کۆنفرانسەکەدا باس لە گرنگی وزە خۆنەکەرەوەکان کرا کە لەسەر ئاستی جیهان بایەخی زۆری پێدراوە و هەوڵ دەدرێت بێتە جێگرەوەی ئەو وزەی لە ئێستادا بەکاردێت و زیانی بەژینگە و سروشت گەیاندووە. ئەگەر تەماشای وزەی نوێ بکەین یەکێکە لە ئامانجەکانی پەرەپێدانی بەردەوام کە کۆمەلگا گشتی نەتەوەی گرتوەکان گرنگی پێداوە دیارە ئەمڕۆ زانکۆی تەقەنی شیمالی هەڵسا بە ئەنجامدانی کۆنفرانسێک سەبارەت بم بابەتە کێشەی وزە کێشەیەکی گشتیە کێشەیەکی نێودەوڵەتیە لەگەڵەوەیە کە تەماشای عێراق بکەین بە تایبەتی ئەمە پارێزگای کەرکووی ئێستاکە بەرەوە هاوی نەڕۆین لەوانەیە کێشە و گرفتێکی زۆرمان ڕۆبەڕوو بێتەوە سەبارەت بە کارەبا باشە بەدیل چییە دەبێت تۆ بەدیلێکت هەبێت یان پرۆژێکت هەبێت تا ئێستاکە ناتوانین بڵێن یەک پارێزگای لە پارێزگاکانی کە وەکو پێویست بە شێوەیەکی زانستی تاقی متەجددەی بەدیل بەکارهێنا بێت لەو سیستەمە تەقلیدیەی کەوا هەیە ئەوش محەتاتە یان مۆلیدا ئەهلیەکانن ئەم تۆژینەوە زانستیانە دیارە دەرەنجامی دەبێت کۆمەڵە مختەراحات کۆمەڵە تەوسیات ئەمانە دەدرێت دەجێتی پەیوەندیدار. سەرۆکی زانکۆی تەکنیشی باکوور کە سەرپەرشتی کۆنفرانسەکە دەکات داوای لەسەر جەموزارەت ویلایەنە پەیوەندیدارەکان کرد پشتیوانی بابەتی کۆنفرانسەکە بکەن و بایەخی تەواو بە وزەی پاک بدەن کە لە ئێستادا بۆتە ضرورەتێکی حتمی. ندعو كافة الوزارات المعنية بهذا الموضوع وندعو الأكاديميين والباحثين بانگشتی سرجەم وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان و توێژەران و ئەکادیمیەکان ئەکەین بۆ بایەخدان و پشتیوانیکردن لە بابەتی وزەی خۆنوێکەرەوە جێگرەوە بە تایبەتی لە ئێستاە کە گۆڕانکاری لە کەش و هەوا هاتوۆتە ئاراوە و مەترسی بۆ سەر ژینگە دروست کردووە یەکێک لە چارەسەرکردنی ئەو گۆڕانکاریانەش هەنگاونانە بۆ بەکارهێنانی وزەی پاک و جێگرەوە کە لە ڕێگەی تشکی خۆر و باوە بەدەستێت. بەڕای چاودێران و شارەزایانی وزە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو هەنگاوی گەورەیان ناوە بۆ بەکارهێنانی وزەی خۆنەکەرەوە لەو پێناوەشدا بۆ جیان بۆ پرۆژەی جۆراوجۆر تەرخان کردووە کەچی تاکو ئێستا لە عێراق سەرباری خەرجکردنی دەیان ملیار دۆلار بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا چارەسەر نەکراوە چجای ئەوەی پرۆژەی گەورە بۆ وزەی خۆنەکەرەوە ئەنجام بدرێت. حەسیب حارس کەناڵی کەرکووک. وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند 500 خێزانی عێراقی کە زۆرینەیان ژن و منداڵن لە کەمپی هۆڵەوە لە باکووری سووریا بۆ کەمپی ئەلجەدعی تایبەت بە ئاوارەکان لە پارێزگای نینەوە گەڕێنراونەتەوە.
فواد حسێن وەزیری دەروی عێراق لە میانی بەشداری کۆبوونەوەی وزاری وڵاتانی ئەنجام لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لە مەغرب ڕاشیگەیان دۆزاوە لە سەرجەم وڵاتان دەکەن بەرامبەر شەڕی تیرۆر بەرپرسیارەتی خۆیان جێبەجێ بکەن. لەوانەش گەڕاندنەوەی چەکزارانی ڕێکخراوەکە بۆ وڵاتەکانیان و دادگاییکردنیان. ئاماژەی بەوەش کردووە داوا لە وڵاتانی ئەنجام لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش دەکەن هاوکاریان بن لە پرۆسەی گەڕانەوەی ئاوەرەکان. پرۆسەی ڕاهێنانەوە و تێکەڵکردنەوەیان بە کۆمەڵگە هەروەها داوا دەکەن چارەسەرێکی مرۆیی بۆ دۆخی کەمپیۆل لە سووریا بکرێت. ئەو سزایانەی کە وەزارەتی دەروی ئەمریکا دژی حکوومەتی سووریا دەری کردوون وەکو سەپاندنی سزا بەسەر هەموو ئەو کۆمپانیا بیانیانەی کە کار لەگەڵ دیمەشق دەکەن سزاکەەوە بەرهێنان و کۆمپانیان ناگرێتەوە لەگەڵ ئیزاری خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کار دەکەن. ڤیکتۆریا نۆلاند یاریدەدەری وەزیری دەرەوەی ئەمریکا لە میانی بەشداریکردنی لە کۆبوونەوەی وزاری وڵاتانی ئەنجام لە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش کە لە مەغرب بەڕێ و چوڕای گەاند واشنگتن بڕیاریداوە مۆڵەت بدات بە سەرجەم و کۆمپانیا بیانیانەی کە دەیانەوێت لەگەڵ ئیزاری خۆسەری باکووری ڕۆژهەڵاتی سووریا کار بکەن بە جۆرێک لە سزاکانی ئەمریکا ئازاد دەکرێن. ئاماژەی بەوەش کردو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چەند ڕۆژی داهاتوودا بڕیارەکە بڵاو دەکاتەوە و ئامانجی بڕیارەکەش گەشەپێدانی کەرتیابووری و ناوچانەیە کە لە ژێر دەسەڵاتی ڕژێمی سووریا دانین و پێشتر بەهۆی شەڕی داعش ڕوبەڕووی زیان بوونەتەوە. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.